هەردی لە کاتژمێر هەشتی بەیانیەوە لە سلێمانی هاتووەتە هەڵەبجە بە دڵخۆشیەوە دەڵێت ناومان تۆمار کردووە بۆ وەرگرتنی تابلۆی ئۆتۆمبیلی ژمارە 3000. ئەو دەڵێت لە دەرەوە کڕین و فرۆشتن بە ژمارەکانەوە دەکرێت و تابلۆ هەبووە بە 17 ملیۆن دینار فرۆشراوە. وڵی تیر و پشکە دەرەجەیەکە هیچ شتێکی تیان نییە بڵێ شتێکی تایە ئەوەی کە ناوی نووسی و ناوەکەی دەرەوەی خوێنەوەی باتە ژوورەوە دەتر لە ژوور توری پشکی بۆ کات بۆی دەرچێت پیرۆزی بێ و تاوا دەرەوە نییە بڵێ شتێکی تایە و شتێک ئەمە بۆ خۆیەتیەوە بۆ ئەوانی هیچیانە هەمووی بە سیستەمێکی باشە. لە هەڵەبجە بۆ وەرگرتنی تابلۆی ئۆتۆمبیلەکان لە ژمارە 1000 تاوەکو 9405 کەس فۆرمیان پڕکردوێتەوە. لە ڕێگەی تیر و پشکەوە ژمارەکە بۆ یەکێکیان دەردەچێت. بەرپرسی بەشی فرۆشتنی تابلۆکانیش لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە دەڵێت فرۆشتنی تابلۆکان بەپێی ڕێنمایی و بڕیاری ژمارە 2 ساڵی 2022 ئەنجام دەدەین. نرخی یەک تابلۆ 2 ملیۆن دینارە. هەموو هاوڵاتیەک بۆی هەیە داواکاری پێشکەش بکات. ئەو کەسانەشی تابلۆکانیان بۆ دەرناچێت دەتوانن دووبارە داواکاری پێشکەشکەنەوە بۆ ژمارەیەکی دیکە. ئێمە کارمەندی ئەم حکوومەتین و ڕسومات چی دیاری کراوە بە پێی ڕێنمایەکەەوە حکوومەت چی بۆ دیاری کردوین تەنها ئەوە وەرەگرین لە دەرەوە ئەو هاوڵاتیە تا کاتێکە ژمارەیە گەکڕێ ئەگەر لە جیاتی 2 ملیۆنەکە بیا بە 100,000 یا بیا بە 100 ملیۆن ئێمە بەرپرسنین لە ڕاستیە حکوومەت نرخەکەی دیاری کردو بۆ ئێمە. ڕۆژی 22 شوباتی ئەمساڵ سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی هەڵەبجەی کرد تابلۆی ژمارە 10,000 بۆ ئۆتۆمبیل بەخشیە یەکێک لە کەسوکاری شەهیدانی هەڵەبجە. عەلێم عەبدوڕەحمان وێزگە نیوز هەڵەبجە.